من أرسلان عبد الله الرحيم نسراون بدكتور أرسلان سيدزادة أم لقبي سيدزادة كلاي إيما هيا چونکە ئێمە لە عشیرەتی تاوگۆزین عشیرەتی تاوگۆزیش هەموو عشیرەتێکە لەو عشیرەتانەی کە هەموومان سەییدین منطقەی تاوگۆزی کە دەتوانیت بە دوو ئاڕاستە بۆی بڕۆیت ئاڕاستەیەکیان لە دەربەنی خانەوە ئەچیتە شەمێران ئەنجا ئەچیتە تاوگۆزی ئەو جا کە ئەتوانی لە هەڵەبجەی شەهیدیشەوە بۆی بڕۆیت لەبەر ئەوە ئەگەر لە هەڵەبجەی شەهیدەوە بەتایبەتی لە منطقەی نۆرۆڵی و سیرکەی بۆ نمونە مەزارەکەی مەولەوی نەمر لەوێ مەوجودە چونکە مەولەوی لە عشیرەتی تاوگۆزیە. ئێمە کاتی خۆی باپیرم لە پەنجاکانی سەدەی پێشووە هاتووەتە منطقەی نۆرۆڵی و بەتایبەتی جێگیر بووە لە لادەیە کە ناوی گوندەیە. لەوێ کە جێگیر بووە حتا کاتی خۆی کە ئیحسای ساڵی 1957 سەرژمێری کراوە ماڵی باپیرم لەوێ ناویان هەبووە. لە کۆتایی پەنجاکانە باوکم ماڵی باپیرم هاتووەتە هەڵەبجەی شەهید و لەوێ جێگیر بوون و باوکیشم کە کوڕە گەورەی باپیرم بووە هەر لەوێ هاوسەرگیری کردووە. بە تەسەلسول و ڕیزبەندی لە ماڵی ئێمە من چوارەم کەسم، سێ کەس هەیە لە من گەورەتر و دوو کەس هەیە لە من بچووکتر. ژیانمان بۆ ئاڕاستەیە بەردەوام بووە لە هەڵەبجە هەتاکو شۆڕشەکەی 1974 کۆتایی پێدێت. کە کۆتایی پێدێت باوکم لەبەر بژێوی ژیان بیت لەوە ئەکاتەوە بۆ شوێنێکی باشتر بڕوا و چۆن بتوانێ مناڵەکانی بخاتە بەرخوێندنەوە ئەگوێزێتەوە بۆ شاری بەغا. حتا ساڵی 1970 پێش شەڕی ئێران و عێراق جارێکی تر ئێمە ئەگەڕێینەوە بۆ هەڵەبجەی شەهید. ئەو کات من بیرمە کە بناڵ بووم 2 ساڵی سەرەتاییم لە بەغا خوێندووە کە ئەگەڕێمەوە بۆ هەڵەبجەی شەهید یەک قوتابخانەی عەرەبی تایە چونکە من دیراسەم بە حوکمی ئەوەی 1 و 2 لە عەرەبی بووە جارێکی تر بە عەرەبی دەست پێ ئەەکەمەوە. ئەچمە قوتابخانەیەک و ناوی تەئمیمە لەوێش دەست ئەەکەمەوە بە خوێندن هەتا پۆلی 6. بەڵام یەکێ لەو گرفتانێکی ئێستا ئێمە دەیبینین لەم 10 ساڵی کۆتاییە بەتایبەتی لەم هەرێمەی خۆمانە بایکۆتکردن و بایکۆت نەکردن لە هەڵەبجەی شەهید شتێکی تر هەبوو. هەر هەفتەی جاریە مانگی جارێ تۆپی ئێران ئەهاتە هەڵەبجەوە ماوەیەکن ئەچینەوە بۆ قوتابخانە و ئەگەڕاینەوە. هەتا بیرمە ساڵی 1970 ئەو کاتی کە کۆمەڵی نەڕەزایی دەربارەش بە حکوومەت کرا ماوەیەکی زۆر ئێمە لە خوێندن دابڕاین چونکە خەڵک گیرە، خەڵک کوژرا، خەڵک خرایە سجنەوە، گەڕێکێکە بوونای مۆردانە بوو هەر هەموویان ڕووخان. ئەمە بەردەوامی هات هەتا 1970. ئێمە دائیمەن لەسەر ئەوە ڕاهات بووین کە تۆ بتەقیایە لە ئێرانەوە بچیناتە ژێرزەمینەوە. عادەتەن ڕۆژێک بوو 2 ڕۆژ دوایە ژیان ئاسایی ئەبوویەوە لە لامان. بەڵام ئەو ساڵی کە ساڵی کیمیایەکە بوو 2-3 ڕۆژ لە ژێر زەمینە بووین. وای لێ هات ئێمە جێبێکمان هەبوو ئەو کاتە چونکە سیارە زۆر نەبوو بۆ معنایە کاکم جێبێکی هەبوو وەڵا خۆمان و هەندێک لە خزم و کە سوکار خۆت چۆنێ بێ خۆمان خستە ناو جێبەکەوە. بەڵام باوکم خوا لێی خۆش بێ وتی وەڵا من ئەم ماڵ و حاڵە بەجێ نایەڵم. ئەوە بوو ئێمە هاتین لە زەڕایەن جێگیر بووین چونکە بە حکمی تاوگۆزین خزمەکانمان زۆرێکی لەوێ جێگیر بووین. باوکم کەوتە ئێرانەوە ئێمەش هاتینەوە لەگەڵ براکانمان دەستمان داوە بە خوێندن هەتا ئەو کاتی کە لە ساڵی بڵێن 1970 هەڵەبجەی تازە دروستکرا ئەو کاتە ئێمە لەوێ جێگیر بووینەوە کە لەوێ جێگیر بووینەوە ئەو بوو ساڵێکی نەبرجارێکی تر ڕاپەڕینەکە ڕوویدا. ساڵی ڕاپەڕینەکە کە ڕوویدا من لە پۆلی 12 بووم بە دەقیقی کە لە پۆلی 12 بووم چی ڕوویە ئەو بۆ ڕاپەڕینەکە ڕوویە چەند مانگی ئێمە لە خوێندن دابڕاین. دوای ئەوە ئەگەر بیرتان بێت و ئەگەر بیریشتان نەبێت مێژوەکە معلومە لە ئێمە 73 تەبان ڕاپەڕین ڕوویدا لە سنووری گوزەری سلێمانیە لە دەوری 4 و ئەمانە کۆڕەومان کرد ئێمە بەرەو ئێران. ئەو بوو کە من لە پۆلی 12 بووم ئەو کاتیان و 6 ئێمە لەوێ بووین. جارێکتر چوینە ئێرانەوە ئەو کاتە حکوومەت هاتەوە ناوچەکە حکوومەتی بەغا وتی کاکە خوێندن دەسی پێ کردوێتەوە. من جارێکتر گەڕامەوە بیرمەوە ئەزانم 22 ڕۆژم بەدەسەوە بوو. لەو 22 ڕۆژە وەرە دەستکەرەوە بە ئیمتیحانات.
لە ساڵی 1992 چوونە زانکۆی دهۆک و لەوێ دەستمان کرد بە خوێندن طبعاً لەو وەزعێکی زۆر ناهەموار بوو. لەوانەیە زۆرێک لە گەنجی ئێستا ئەو وەزعی نەبینی بوو کە ئەو کاتە گەماروی ئابووری لەسەر هەرێمی کوردستان بوو. ئەو جا من ساڵی 1990 ینی لەبەر تۆزە پەلە لە بابەتەکە ئەەکەم چونکە بێ لەو کاتێککە داتانناوە زۆرترین شت بڵێم باوکم ئەگەڕێتەوە بۆ لە ئێرانەوە جارێکی تر قەدەری خواوە ئەبێ کاریگەری ئەو کیمیا بارانە لەسەری ئەبێ کە لەوێ لێ ئەیا و ئەچێتە ئێران و ئەگەڕێتەوە لە وفاتەکە. ئەو کات ئەبێ هەم خۆت بخوێنی هەم ئەبێ کاریش بکەیت چونکە ئێمە ئەو پەڕی خێزانێکی 6 نەفەرین چیمانەیە موچەیەکی خانەنشینیمان ئەبێ. لەبەرەوە من لەگەڵ خوێندنیشا هەموو هاوینێک کارم کردووە بۆی بتوانم ئیدارەی خۆم بدەم. هەتا توانیم سواز بۆخوا زانکۆ تەواو بکەم و بتوانم بە پلەی زۆر باشەش تەواوی بکەم. ئەوجا کە هاتمەوە لە ساڵی 1906 زانکۆم تەواو کرد ئەو کات موچەی مامۆسایەتی زۆر کەم بوو. چووم یەکسەر دوای 5 ڕۆژێک بۆ ئێران لە تەهران 6 مانگی ڕێک لەوێ بووم کرێکاری بکە. ئەم 6 مانگە بینی خۆمان بێ توانی هەر لەو کاتەوە بنەمایەکی ئابووری بۆ من بنیاد بنێ چونکە ئەو کاتمەنی ئێرانی زۆر بەهێزتر بوو چونکە پارەی ئێمە لە سنووری چیا بوو گەماری ئابووریا بوو کە توانیم لەوانەیە ئەگەر خۆمم تاعین بکردایە بە 6 ساڵ ئەو پارەیەم دەست نەئەکەوت کە لەوێ هێنابووم. کە هاتمەوە لە هەڵبجەی تازە بوو ماڵمان دوکانێکی بچووکم دانا پاشانیش ڕۆشتم داواکاریەکم پێشکەشی پەروەردە کرد کە وەکو مامۆسا من دابمەزرێم. هەر لە ساڵی 1990 بۆ نمونە 97 من دامەزران بۆ مامۆسا. یەکەم دامەزراندنم لە ئامادەی ئالان بوو لە هەڵبجەی تازە. ئەو کات بۆ نمونە مامۆستایەتیشمە کرد و دوکانێکیشم هەبوو. لەگەڵ ئەمەشا لە ساڵی 2002 هاوسەرگیریم کرد لەگەڵ مامۆستا ئافاق کە ئێستا خێزانمە و ئێستا سوپاس بۆخوا خاوەنی 4 منداڵین. گەورەکەمان لە پۆلی 12 بچووکەکەشمان لە پۆلی 7. بەم شێوازە ژیانمان بەردەوام بوو. ئێمە توانیمان بە حکمی ئەوەی من ساریەکم هەبوو دوای ڕوخانی ڕژێم و خێزانیش تۆزی ئاڵتونی هەبوو هاتین لە سلێمانی عەرزەیەکمان کڕی. لە 2004 و 5 ئەمانە سولفی عقار پیا بوو توانیمان خانوویەکیشی پێ دروستکەین و 2005 لە سلێمانی جێگیر بووین. ئەو کات من کە هاتمە سلێمانی و لە ئامادەی ئەحمەدی خانی جێگیر بووم وەکو مامۆستا لە زۆرێک لە قوتابخانەکان و ئامادەیەکانی سلێمانی من دەرسم وتوەتەوە. لە شەهید جەبار بوومە لە ڕەنگین بوومە بۆ نمونە لە بێخاڵ ئامادەی ڕۆژ لە زۆرێکی دەرسوانم وتوەتەوە. لە 2012 بیرم لەوە کردەوە کە من نمرەی بەکەلۆرەسەکەم باشە بۆ دەست نەکەمەوە بە خوێندن. ئەو کات زۆرێک لە خەڵکی ئێمە لە دەرەوەی هەرێمەی خوێند. منیش چوون بۆ لوبنان و لە جامیعەی بەیروت دەستم کرد بە خوێندن و دوای 2 ساڵ و 6 مانگ سپاس بۆخوا ماستەرەکەم بەدەستهێنا. یەکسەر لە سلێمانیش کۆرسی ماستەر و دکتۆرا کرایەوە. منیش بە هەلم زانی لە 2016 لە کۆتایی 2016 جارێکی تر لەوێش تێست کرام و وەرگیرام بۆ دکتۆرا. بەڵام ڕێگریەکمان بۆ دروست بوو ساڵانی پێشووتر کە تو بخوێندایە لەگەڵ خوێندنی کۆرسەکانی ماستەر و دکتۆرا دەتوانی ئینگلیزیەکەش بخوێنی. وتیان ئیلا بیلا دەبێ یاخود بڕوانامەی ئاڵسمان بۆ بێنن یاخود تۆفڵ. بۆ ئێمەمانانیش تۆزێ قورس بوو بە حکمی ئەوەی من لە 92 لە ئینگلیزی تێپەڕی بووم هەتا 2007 تۆزێ قورس بوو. 2 ساڵی لەو بۆ ناتەخیر بووین. لە 2019 گەڕامەوە دکتۆراکەم دەست پێ کرد و لە 22 سپاس بۆخوا تەواو کرد. بەدەیان بەرنامەی تیڤیم هەیە و کەناڵ نییە منی داوەت نەکرد بێ و قسەم بە تایبەتی تر من قسە لەسەر 2 چەمکی زیاتر ئەەکەم. چەمکی پەروەردە بە حکمی ئەوەی کە من لە پەروەردە ئیشم زۆر کردووە و هەروەها پسپۆڕی دەقیقەکەی خۆم کە گەشە پێدانە من لەم 2 بابەتە زۆر قسە ئەەکەم و میوانداری ئەکرێم. لەبەر لەم 2 لایەنە قسە و باسی خۆمم کردووە و توانی ومە ئیش و کاری لەسەر بکەم.
ئەمە وای کردووە کە بیرم لەوە کردەوە بۆچی من هەرچەنە من قەنەعەتم وایە ئەگەر بێت و گوزەرێ بەناو کتێبەکانە بکەی کە پەیوەندی بە مرۆڤەوە هەیە. زیرەکی قسەکردن جیاوازە لە زیرەکی بیرکردنەوە. زیرەکی بیرکردنەوە جیاوازە لە زیرەکی عەقڵی. زیرەکی عەقڵی جیاوازە لە زیرەکی دەروون و ناخ. لەبەرەوە مرۆڤ دەبێ بزانێت لەکوێ ئیش ئەکات. پیاوێکی وەکو ئۆشۆ کە دێت قسە دەربارەی زیرەکی ئەکات لەگەڵ عەقڵە، ئەڵێ ئەم دوانە جیاوازن لە یەک. ئەڵێ ئێمە کاتێک کە باس لە زیرەکی ئەکەین نابێت لەیرا پەیوەندی بە میمۆریەوە هەبێ، دەبێت لەیرا پەیوەندی بە چیەوە هەبێ. کەسێک کە زیرەکی ڕۆحی هەیە جیاوازە لە زیرەکی دەرونی، کەسێک کە زیرەکی دڵی هەیە جیاوازە. لەبەرەوە بێ بزانی زیرەکی لەسەر ئەم بابەتانە چۆنە. من لە خەیاڵما هەیە کە پرۆژەیە بنووسم، من چونکە پرۆژەیەکی 5 کتێبی من لێرا نووسیوە. ئەم 5 کتێبە بە یەکەوە توانیمان ئیشی لەسەرکەین، چونکە من کاتێک کە سەیری کۆمەڵگام کردووە و چی پێویستە بۆ کۆمەڵگا ئێمە بینووسین. یەکێک لەو بابەتانی کە من قەنەعەتم پێیەتی زۆر بابەت دەبێت ئێمەش دووبارە نەکەینەوە. پیاوێک کتێبی زۆر جوانی هەیە، من لە پێشەکی ئەم کتێبانە باسم کردووە کە ناوی جیم درۆڤانە. ئەم پیاوە کتێبێکی نووسیوەڵە دنیا کورتە پێویست ناکە ئەزمموی خەڵک دووبارەکەیتەوە. من کە بمێ بۆ من کتێبی لەسەر پەروەردە بنووسم بمەوێت جارێکی تر بە ستایلێکی کۆن بە کاتێکی زۆر بە خۆم بکوژم ئەو کاتە سیر ئەکەیت سوود ناگەیەنم. باشە لێرە ئێمە ئێستا شتێکەیە پێ ئەوترێ زیرەکی دەستکرد. ئێمە چۆن بتوانین سوود لە زیرەکی دەستکرد ببینین لە بواری نووسین و دەوڵەمەندکردنی بابەتەکانمان. من توانیومە سوود لە زیرەکی دەستکرد بنووسم لەگەڵ ئەو ئەزمونەی خۆم، لەگەڵ ئەو پاشخانەی کە بۆم دروست بووە 5 کتێب بنووسین کە پەیوەست بێ بە ئێستامان و بە سەردەمی ئێستامان گونجاو بێ. کە کتێبێکیان پەروەردە و کەشەپێدانی بەهاکانە لە سەردەمی تەکنەلۆژیادا. ئێمە یەکێ لەو گرفتانەی کە هەمانە لە هەموو خێزانەکانمانە بریتیە لەوەی ئێستا چۆن پەروەردەی مناڵەکانمان بکەین، چۆن بتوانین لەگەڵ تەکنەلۆژیا ئاراستەی بکەین، چۆن بتوانین تەکنەلۆژی ئەستەن بەکاربێنین لە پەروەردە ئاڵنگاری و چارەسەر قسەمان لەسەر کردووە. هەروەها گرفتی ئێمە لە کۆمەڵگا زۆر کات ئەگەر ڕۆشنبیر ڕۆڵی خۆی نەبینێ، کێ ڕۆڵی ڕۆشنبیرە بینێ؟ سێکی خەڵکانێک ئەبنە ڕۆشنبیر و دێن ئاراستی کۆمەلگا ئەکەن لە ئاستی پێویستانە بێ. دەبرە ڕۆڵی ڕۆشنبیری و ڕۆشنبیر دیالیکت و ڕۆڵ و کاریگەریەکەیمان باس کردووە لە کتێبێکدا کە بتوانین ڕۆشنبیرەکان نخبەی کۆمەلگا جارێکی تر بگەڕێنەوە و ئاراستەی کۆمەلگا بکەن. لەوانەیە ئەم بیرۆکانە زۆرێکیشی من تەسیری دکتۆر عەلی وەردی کە لەسەر ئەم بابەتانە نووسیوێتی. عەلی وەردی کتێبێکی دەربارەی وەعاظ السەلاطین هەیە، زانایانی ئاینی کاریان چییە و چی بکەن. دەربارەی ئوستورەة الئەدەب الرەفیع هەیەتی، ئەی ئەدیبان دەبێت چۆن بن. مەهزەلەة العەقلی بەشەری هەیە، ئەو کەسانی کە خۆیان بە فەیلسوف و خوێنەوار ئەزانن چۆن ئاراستەی کۆمەلگا بکەن. دیارە ئەم کێشانە لە کۆمەلگادا هەموو جارێ دووبارە ئەبێتەوە، بەڵام ئێمە چۆن بتوانین جارێکی تر بە شێوازێکی تر ئاراستەیان بکەیتەوە. قسە لەسەر کتێبی سێهەم بکەین، ئەویش گەشەپێدانی مرۆییە. چکە ئێمە دەزانین یەکێک لەو بابەتانی کە لە کۆمەلگا کێشەی گەورەیە مرۆڤ تا ئێستا خۆی ناناسێ، تواناکانی خۆی نازانێ، بەهرەکانی خۆی نازانێ، چۆن کار لەسەر خۆی بکە، چۆن خۆی بنیاد بنێ، چۆن حەزەکانی بزانێت، چۆن بتوانێ ئەگەر بێت و پێشەنگ بێ لە کۆمەلگا دەتوانێ ئاراستەی خەڵک بکە. لەبەرەوە گرنگ بوو بەلامانەوە قسە لەسەر ئەوە بکەین گەشەپێدانی مرۆیی چییە جارێ و هەروەها بۆ چیمانە گەشەپێدانی مرۆیی. هەروەها ئەم گەشەپێدانی مرۆییە ڕێگایەکە بۆ بەدەستهێنانی سەرکەوتنی کەسی و پیشەیی. جگە لەمانە یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە ئێمە بیزانین و ئێستا کۆمەلگا بەڕاستی من بە نوقسانی ئەزانم ئەگەر بێت و ئێمە نەگەڕێنەوە بۆ فەلسەفە. تۆ دیقەتی یەکشت بدەن، ئەگەر ئێستا زیرەکی دەستکرد هەموو بوارەکانی ئێمەی گرت بێتەوە، ئێمەی مرۆڤ چ ئیشێکمان هەیە؟ ئەگەر پرسیارێ لە خۆمان بکەین کاتێک کە شۆڕشی فەڕەنسی هات و شۆڕشی پیشەسازی بەدوایە هات و چاکسازی ئاینی بەدوایە هات و قۆناغی ڕۆشنگەری هات، ئایا مرۆڤ لەم بازنەیە چووە دەرەوە؟ من ئەوەم 100% نەخێر. کاتێک کە بۆ نمونە ئەم فەرشەی ئێمە لەسەرینی، ئەگەر بێت و مرۆڤێک ئەم فەرشە بێت و بە کارگەیەک دروست بکرێ
لەگەڵ ئەو کەسانەی بەدەست دروستی ئەەکەن کامیان بەها و قیمەتی زیاترە، کامیان گرانترە، کامیان لای خەڵک مەرغوبترە بەدەست ئەو کاری کە دەستیە. فەلسەفە دێتەوە جارێکی تر ڕوحی مرۆڤ بۆ مرۆڤ ئەگێڕێتەوە، جارێکی تر قۆناغی دانایی پێ ئەبەخشێتەوە، جارێکی تر تێڕوانینی بۆ خۆی و بۆ ژیان بۆ ئەگێڕێتەوە. لەبەرەوە هاتووین قسەمان کردووە لەسەر فەلسەفە و چۆن بتوانێت فەلسەفە جوانیەکانمان بۆ بگێڕێتەوە. زنجیرەی پێنجەممان کە کتێبێکە قسەکردن لەسەر زیرەکی دەستکرد. زیرەکی دەستکرد ئێستا وەکو وتمان زۆر کات لەوانەیە مامۆستایەک بڵێ وەڵڵی تر ئیشی من نەماوە، ئەوە تا سیارەکان خەریکە وایان لێدێ شۆفێریان پێویستنی. زۆر کات ئێستا وای لێ هاتووە کە زۆربەی بابەتەکان تۆڵی بن بۆ چیمە، بەڵام ئایا کاریگەری فەیس و فەیس گرنگە یاخود ئەم بابەتە بێ ڕوحیانە؟ ئایا کەسێک کە تۆ تەعاملی لەگەڵا ئەکەی وەکو مرۆڤ تەعاملی لەگەڵا بکەی، ڕەفتاری لەگەڵا بکەی گرنگە، یاخود بەو شێوازە بێ کە ئامێر و ئامێر تەعاملت لەگەڵا بکە؟ لەبەرەوە گەڕانەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین سوود لە زیرەکی دەستکرد ببینین، بەڵام بەو مەرجەی ڕوحی مرۆڤایەتی بکەین بەبەریا. فەوکەسی ئێمە لەسەر ئەوە بێ چۆن مرۆڤ بگێڕینەوە بۆ ژیان، چۆن جارێکی تر مرۆڤ بتوانێت پێناسە بۆ خۆی بکات، بتوانێت جارێکی تر ئاڕاستی ژیان بکاتەوە، نە ئەوە بێ ئاگای لە خۆی نەبێ و ئاڕاستە بکرێ و بە شوێنێکی ترا ببرێت. مرۆڤ لەم کۆمەڵگایە بتوانێ بەڕاستی جارێکی تر گرنگی بە خۆی بدات و گرنگی بە کۆمەڵگا بدات. ئەگەر مەجال لە بێک چیرۆکی بچکۆلە ئەگەڕمەوە، کوڕێک ئەڵێ ڕۆژێکیان کاتژمێری هاوڕەیەک بەم دزی بوو کە لە پۆلە، هاوڕێکەش دەستی بەرز کردەوەتی مامۆستا کاتژمێرەکەم دزراوە لەم پۆلایە، بێ زوو فریای کەیبووی نەڕواتە دەرەوە. مامۆستاکە هەمومانی ڕیس کرد و ڕوویمان کرد بۆ بۆردەکەوە، پشتیشمان لە مامۆسا بوو. کە پشتمان لە مامۆسا بوو، مامۆستا دەسێ کرد بە گیرفانمانە کە لە گیرفانی من دەری هێنا، وتم بە قورئان ئێستا حەیا بەچی، وەڵا منی بەجێ هێڵا، چووە ئەولا چووە ئەولا چووە ئەولا چووە ئەولا. کە چوو هەمومانی گەڕا، دوای ئەوەیە وتی ئادی دابنیشن، دەوتی ها ئەوە کاتژمێرەکەتە، نەناوی هێنام ناوتی فڵان کەسیش بووە. دوای 20 ساڵێک من ئەم مامۆسایم لە شوێنێکی گشتیا بینی چوون بۆ لای، ئەم لەولام ماچ کردوتم ئەم ناسیتەوە؟ وتی نەوەڵڵا. وتم ئاخر، وتم من تەلەبەی تۆ بووم. وتی ئاخر تۆ ئەزایی من چەندێ تەلەبەم هەبووە؟ وتی ئاخر ئەوەی من تایبەت بوو، بیرتە مناڵێ دزی کرد بوو لە مناڵێ؟ وتم بەڵێ بەڵێ بیرمە. وتی ئەزانی کێ بۆ دزەکە؟ من بووم. چۆن منت بیر چووە؟ وتی ئاخر یەک شتت پێ بڵێم، من کاتێک کە بە ئێوەم وت بادی ڕووکە لە بۆردەکە و چاو بنووقێنن، ئەزانی من کە دەستمە کرد بە گیرفانی ئێوە خۆشم چاوم و خاندە بوو بۆی نەزانم کێ بووە بۆ ئەوی نەیشکێنم. لە ژیانە زۆر جوانە ئێمە بتوانین مرۆڤ بین و بۆ مرۆڤ بژین، نەک لە پێناوی خۆمانە هەموو خەڵک بکەین بە پەیژە و پیاسەرکەبین. ناديته لقرامه